بەڕێزان سڵاو پاش دەرکەوتن و پەیدابوونی ناوبانگی مەولانە خالیدی نەخشبەندی و هەژمونی تەریقەت و ڕێبازی نەخشبەندی لە کوردستان و سەرهەڵدانی ململانەی شێخانی تەریقەتی قادری لەگەڵ مەولانە خالید بنشینەی سۆفیگریانەی هەقا لە ناوچەی سوورداش بە وەرگرتنی تەریقەتی شێخ ئەحمەدی سەردار لەسەر دەستی مەولانە خالید دەستی پێکرد و بە بەزوتنەوەی هەقا ناسرا. بەڵام لە ئاکامدا بەزوتەوەی هەقا تەنها و تەنها بەوە نەوەستا خۆی بە کاروباری ئاینی سۆفگەریەوە لە چوارچەوەی تەکیە و خانەخادا خەریک بکات، بەڵکو وەک بزنەوەیشی ڕیفۆرمی ئاینی و مەزهەبی و کۆمەڵایەتی و سیاسی بۆ ماوەی زیاتر لە 80 ساڵ خەبات و جموجوڵ و قوربانی دانی ئاینی و کۆمەڵایەتی درێژە پێدا و شان بەشانی ئەمەش بەشداری لە شۆڕشی کورد و جوڵانەوەی چەکداری و خەباتی سیاسی کوردی کردووە لە پارچە جیاجیەکانی کوردستاندا و لەم پێناوەشدا چەندین جار تووشی ژیران و ڕاوەدونان و دوورخستنەوە و ئاواری و کوژران و ماڵوێرانی بوونەتەوە. لە باشووری عێراق بۆ هاوکاری شۆڕشی شێخ مەحموودی مەلیک ڕوبەڕووی ئینگلیزەکان بوونەتەوە و لە ڕۆژهەڵاتی کوردستان هاوکاری و پشتیوانی پێشەوە قازی محەممەد و کۆماری کوردستانیان کردووە و هەروەها لە هەردوو شۆڕشی ئەیلول و شۆڕشی نوێژدا لە باشووری کوردستان بەشدار و هاوکار بوون. بەڕێزان بۆ قسەکردن و خستنە ڕووی مێژووی سەرهەڵدانی بزوتنەوەی هەقە و ڕابەرەیەک لە دوایەکەکانی و خۆناغە جیاوازەکانی و چۆنێتی دروستبوونی باڵ و ڕەوتە جیاوازەکانی و ململانی نێوخۆیەکانی و تێگەیشتن لە وشەی هەقە و ڕەوشی ئاینی و کۆمەڵایەتی و سیاسی ئەم بزوتنەوەیە ڕوودا و مێژوو بەگرنگی زانی میوانداری بەڕێز شێخ هاوڕێ کاکە حەمەی مامەڕەزا ڕابەری بزوتنەوەی هەقە و سەرپەرشتیاری خانەقەی کەلکەسماق بکات بۆ قسەکردن لەسەر مێژووی ئەم بزوتنەوەیە. کاک شێخ هاوڕێ زۆر بەخێر بێت بۆ بەرنامەی ڕوودا و مێژوو. زۆر سپاس دەکەم و هیوای سەرکەوتنتان بۆ خوازم. زۆر سپاس کاک شێخ جان، من پێم خۆشە سەرەتا بۆ پرسیارە دەست پێ بکەم وەک لە پێشیشەکە ئاماژەم پێکرد. مێژووی سەرهەڵدانی بزوتنەوەی حەقا چۆن بوو و ئەگەڕێتەوە بۆ کەی و مێژوەکەی کەی دەست پێ ئەکات؟ بسم الله الرحمن الرحيم واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا. ئەگەر باز لە سەرهەڵدانی مێژووی حەقا بکەین، سەرهەڵدانی مێژووی حەقا ئەگەڕێتەوە بۆ سەردەمی مەولانە خالید، بەڵام بە شێوەی تەریقەت. تەریقەتی نەقشبەندی وەکو دیار و ئاشکرایە و نووسەران و ئەوانەی ڕێبازی تەریقەتی نەقشبەندیان گرتووە ئەزانن لە خولافەکانی ڕاشیدینەوە هاتۆ و لەو خەلیفانەوە وەرگیرا و کە بە یەکەم جار لە ئەبوبەکری سدیقە و بە سدیقیە ناسراوە و تا دێتە بایزیدی بوستامی و دوای بایزید بە تەیفوریە ناسراوە و دوای ئەوە بە خەزدەوانی ناسراوە و بە خواجەگان ناسراوە و دوای ئەوە تا دێتە نەقشبەندی کە ناوی نەقشبەندی بەسەرا بڕاوە لە سەردەمی شێخ محەممەدی نەقشبەندیدا بووە، ناوی نەقشبەندی بەسەرا بڕاوە. بەڵام لە کوردستان پێشتر نەقشبەندی هەبووە و لاوازی و کزی بەسەرا هاتوو نەماوە. لەسەر دەستی یەکێک لە مەلا و زانا گەورەکانی کوردستان کە مەولانە خالیدی نەقشبەندی پێ ئەڵێن. مەولانە خالید لە تایفەی جاف و میکایلیە، شێخ و تەریقەت و شتیشی نەبووە پێشتر، بەڵام بەهۆی زانایی خۆی و مەلایەتی و گەورەی و علمەکەیەوە هەر چۆنێک بێت ڕێگای هندستانی گرتوۆتە بەر و بەدووی تەریقەت و ڕێبازەکانی تەریقەتا گەڕاوە. ماوەیەکی زۆر لە هندستان ئەمێنێتەوە و تەریقەت وەرەگرێ و دوای ماوەیە کە ئەگەڕێتەوە کوردستان لە سلێمانی جێگیرە بێ و بەڵام پێشەوەی بگەڕێتەوە لە ئێران لە کوردستانی ڕۆژهەڵات تەریقەتی نەقشبەندی بڵاو کردوێتەوە بە تایبەتی لە شاری سنا کۆمەڵێک خانەقاوتەشێ ئێستاش کە بەردەوام من بە ناوی نەقشبەندیەوە. مەولانە خالید کە ئەگەڕێتەوە سلێمانی با بڵێن لە سەرەتای 1911کانە کە لە سلێمانی دەستدا بە تەریقەت سەردەمی پاشای بابانە بێت، ئەوانیش لە سەرەتاوە زۆریان پێ باشە بێ و پێشوازی باشی لێیەکەن، بەڵام دواتر کە ئەبینن مەولانە خالید کۆمەڵی خەڵکی زۆری لێک و ئەبێتەوە و ڕۆژ بە ڕۆژ مرید و سۆفی لە ناوچەکانی ترەوە دێن تەریقەت وەرەگرن لەسەر دەستی و لەگەڵ شێخانی سلێمانی کە قادری بوون ئەوان ناخۆشی و شتێک ئەکەوێتە بینیانەوە، با بڵێن ئاریشەیەک ئەکەوێتە بەیانیانەوە ململانەیەک دروستە بێت لەسەر تەریقەتەکە. بەڵام مەولانە خالید بەوە ناوەستێ و ئیتر هەوڵی ئەوەدا تەریقەتەکەی خۆی بڵاو کاتەوە، هەرچەندە مەولانە خالید کە گەڕاوەتەوە لە هندستان نەک هەر تەریقەتی نەقشبەندی
طریقەتی قادریشی هەبووە و طریقەتی چەشتی و سوهرەوەردیشی هەبووە تەنانەت بەڵام بەلای ئەوەوە طریقەتی نەقشبەندیەکە لە هەمویان خۆشتر بووە بۆ ئەو ئاسانتر بۆ با بڵێن زیاتر ئەو قوڵبوو قاڵبووی طریقەتی نەقشبەندی بووە کەواتە توانین بڵین بزوتنەوەی حەقا لەسەر دەستی مەولانە خالید و شێخ ئەحمەدی سەردار ئەم طریقەتە ئەیۆزنەوە وەریەگرن بەڵێ بەشێکی لەسەر دەستی ئەوانە بەڵام بەداخەوە ئێستاش لە کوردستانی خۆمانە بەهۆی ئەو ململانی ئەو کاتەوە ئێستاش ئاسەواری ماوە بەهۆی ئەوە مەولانە خالید کە نەیتوانیەوە لە سلێمانی بمێنێتەوە و بەتایبەتی لە کوردستانی خۆمان بمێنێتەوە لەبەر ئەوە مەولانە خالید ئێستاش وەکو پێویست لە کوردستانی خۆمانە توێژینەوەکان زۆر لەسەری بە زۆر باشی توێژینەوەیان لەسەر نەکردووە لەبەرچی لەبەر ئەوەی لایەنی نیشتیمان پەروەریەکەی زۆر بەهێز بووە لەگەڵ لایەنی دینیەکەشە بۆیە هەموو ئەو کەسانەی کە ویستویانە دژایەتی بکەن زیاتر لەو ڕوانگەیەوە سەیریان کردووە ئەگەر مەولانە خالید لە ناوچەکە بێ مەولانە خالید زیاتر دەرەکەوێ و خەڵکی کوردستان زیاتر لەو ڕووەکاتەوە و بەتایبەتی دەستی بێگانەشی تیا بووە ئەو کاتە و سەردەمی خلافەتی عوسمانی بووە عوسمانیەکانیش دەستیان تیا بۆ لەوە با بڵێن والی بەغا تا ڕادەیەک هەندێک جار هاوکاری کردووە هەندێک جار هاوکاری نەکردووە بەڵام لە سەرەتایە بە ناوی تەریقەتی حەقە نەبووە شێخ ئەحمەدی سەردار کە یەکێک بووە لە نایارانی مەولانە خالید لە سەرەتایە لەبەر ئەوەی یەکێک بووە لە کەسە دیارەکانی تەریقەتی نەقشبەندی و خزمی شێخانی سلێمانی قادری یا نەقشبەندی قادری بەڵێ پێشتر سەر بە تەریقەی قادری بۆ پێشتر سەر بە تەریقەتی قادری بووە و بنەماڵەکانی ئێمەش بە سیلسیلا شێخ عەبدوڵای کۆسە و ئەمانە کە ئەچینەوە شێخ عەبدوسەمەد هەمووی قادری بوون بەرزنجەکان بەگشتی قادری بوون بەڵام کە مەولانە خالید ئەگەڕێتەوە شێخ ئەحمەدی سەردار ئەو وەکو ئیمتیحان با بڵێن ئیمتیحانێکە تاقیکردنەوەی لەگەڵاکە هەوڵەدا بۆ ئەوەی دژایەتیشی بکە و چەند خەلیفەیەکی تری قادریش لەو سەردەمەیە بە تایبەتی شێخ مەعروفی نۆدیە کە هەرچەندە زانایەکی زۆر گەورەیە مەلایەک و شێخێکی تەریقەت بوو زۆر گەورەیە بەڵام لەگەڵ ئەوەشە ئیتر نەیتوانیەوە مسەیتەر بێ بەسەر هەندێشتی خۆیان و دژایەتی مەولانە خالید و ململانی زۆر کردو بۆ نێشتنی بڵامبوونەوەی تەریقەتی نەقشبەندی و تا گەیشتوتە ئەو ئاستەی مەولانە خالید بڕوا بۆ بەغا و بگەڕێتەوە و سەفەری هەورامان بکە و چەند سەفەریش تریش بکە بەڵام لەم سەفەرانەیە با بڵین زۆر خەلیفە و زۆر کەسی تر پەیوەندی پێوە کردو و تەریقەتی لەسەر دەستی وەرگتووە آخر جار شێخ ئەحمەدی سەردار بەوەی کە بچێت دژایەتی بکات وەیە بیهێنێتە قەناعەت کە مەولانە خالید واز لەم تەریقەتە بێنێت کە دژایەتێکی بکات بەرگری لەوە کات تەریقەتی نەقشبەندی بڵاو نەکاتەوە خۆی لە ناو خەڵکی سۆفی و مریدی تەریقەتی نەقشبەندی وا بڵاوە گوایە تەوەجوهی لێ کردووە با بڵێن مەولانە خالید بەهۆی ئەوەوە ئەویش بێعەتی پێکردووە و ئیتر تەسلیمی بووە و بۆ بەمریدی بەڵام شێخ ئەحمەد هەر لە سەرەتاوە کە زانیوێتی مەولانە خالید ئەو زانایەیە هەوڵی داوە کە پەیوەندی پێوەکە بەڵام ئیتر بەهۆی خزمایەتی و کەسایەتی و تەریقەتەکەی ترەوە با بڵین نەیتوانیوە لە سەرەتاوە هەر چۆنێک بێ ئەو دەرفەتەی بۆ ڕسخاوە کە پەیوەندی پێوە بکات و بێعەتی پێ بکا و ببێ بەمریدی ئەو تەریقەتی نەقشبەندی وەرگێ دوای ئەوە مەولانە خالید سەردانی سەرگەڵووی کردووە لە هەندێ جێڕانەوەیە کە ئیجارنەوە گوایە لە دۆڵی مێرگەپان و با بڵین دۆڵە ڕوتەوە کە ڕۆشتون بۆ سەرگەڵوو مەولانە خالید لە ڕێگا قاچی بریندار بووە و ئەو بە زمانی خوێنی قاچی چی لێ کردووە و پاچی کردوێتەوە ئەمانە بەڵام ئەوە ناگەمە من بە قەناعەتی خۆم لە تەسەووفە ئەو شتانە نەبووە بە تایبەتی لە نەقشبەندیە ئەوە دەکاتە ئەوەی زۆر پەرستنی شەخص با بڵێن کەسایەتی هەرچەندە مەولانە خالید قابلێتی ئەوەی هەبووە بەڵام نابێت پەرستن بەکار بێت یا ئەوە خۆشی پاراستوەلەوە کە ئەسنە سەرگەڵ و شەو لەوێ ئەبن و ئەمێنەوە ئەمانە گوایە لە ڕیوایەتێکە کە باسەکەن ئەڵێن مەولانە خالید شێخ قادری سووری کوڕی شێخ ئەحمەدی سەرداری بەدڵ بۆ کە بیکاتە خەلیفەی خۆی بەڵام لە بەرمناڵی تەریقەتەکەی داوەتە شێخ ئەحمەدی سەردار و ئەوی کردو بە خەلیفەی خۆی و تەریقەت بدات و ڕێگەی پێداوە لە ناوچەی سوورداش نەقشبەندی بڵاو کاتەوە
هەندێک ئەڵێن کە شێخ ئەحمەدی سەردار ئەمری خوای کردووە گوایە شێخ تاهای نەهری نەوەی شێخ عەبدولقادر گەیلانی هاتووە ئەو دیاری کە بۆ مەولانە خالید بۆ شێخ قادری داناوە داوێتێ و ئەویش تەریقەتی داوە بەڵام شێخ ئەحمەدی سەردار تاکو وەفاتی کردووە لە ناوچەی سوورداش و با بڵێن ناحەی سوورداش و سنوورەکانی تری مەرگە و ئەمانە و ئەو شوێنانەی کە توانی بێتی خەڵک هات و چۆی بکات تەریقەتی بڵاو کردوێتەوە و تا کەرکووچیش. دوای شێخ ئەحمەد کە ئەگاتە تەمەنێکی وە کە تەریقەتی پێ نەدرێت و پەچی بکەوێت شێخ قادری سووری کوڕی ئەوەی کە گوایە مەولانە خالید کردوێتی بە جێنشینی خۆی و خەلیفەی خۆی ئەویش تەریقەتی داوەتی و کردوێتی بە خەلیفەی خۆی. ماوەیەک ئیتر چەند لەسەر گەڵ و ماوەتەوە و تەریقەتی داوە ئەوەیان دیار نییە کاتەکەی بەڵام کاتی خۆی لە کەرکووک خانەقایەکیان بۆ کردوێتەوە بۆ شێخ قادری سوور لە تورکیاوە بەهۆی عوسمانیەکانەوە ئەمریان بۆ دەرکردو خانەقایەکیان بۆ کردوێتەوە کە لە کەرکووک تەریقەت بڵاو بکاتەوە و بچێتە ناوچەی کەرکووک. شێخ قادری سوور لە ماوەتەوە تاکو لە وەفاتی کردو و لەوێ بە خاک سپێر درراوە. شێخ قادری سوور چەند خەلیفەیەکی هەبووە با بڵێن پێش وەفاتی یەکیان لەوانە شێخ ڕەزای عەسکەری بووە کە مەلاش بووە شێخ ڕەزا مەلای عەسکەر بووە گوندی عەسکەر بووە لەوێ مەلایەتی کردو بەڵام کە تەریقەتەکەی داوەتی و بۆتە خەلیفەی شێخ قادری سوور ئەویش لە کەرکووک لەگەڵیان ماوەتەوە و تەریقەتی داوە. لەکوێ بزوتنەوەی حەقە سەر هەڵەیە لەکوێ ئەم ناوە ئەکەوێتە ناو وەک پاشگرێک لە تەریقەتی نەخشبەندی لە ڕێبازی نەخشبەندی لەکوێ سەرچاوە ئەگرێ ئایا لە ساتەوەختی شێخ ئەحمەدی سەردارویە یا خودت لە دەرکەوتن و وەرگرتنی تەریقەتی شێخ عەبدولکەریم شەدەڵەوەی لە سەردەمی شێخ عەبدولکەریمات ناوی حەقا دەرکەوتووە. بەڵێ ئەلێەوە ئەگەر ناوی حەقا دەرکەوتووە بەڵێ سەردەمی شێخ عەبدولکەریم با بڵێن تەریقەتی نەقشبەندی بووە و تەریقەتی داوە ئەو تەریقەتەکەی لە شێخ ئەحمەدی گەڵنێری وەرگرتووە لە بەرەو شێخ ئەحمەدی گەڵنێری خەلیفەی حاجی شێخ مستەفا بووە ئەو تەریقەتەکەی داوەتەوە نەیداوە بە کەس و کوڕ و مریدەکانی خۆی. شێخ عەبدولکەریم یەکێک بووە لە خەلیفەکانی شێخ مەلا ئەحمەد داوێتەوە تەریقەتەکەی داوەتەوە بە شێخ عەبدولکەریم لە بەرەوەی گوایە ئەو قابلیەتی ئەو ئەرکەی هەیە پێی بسپێرێ و لە جێ ئەو خەلیفە بێت. شێخ عەبدولکەریم کە هەڵسا دەستی بە تەریقەت کردووە لە سەرەتای بیستەکان با بڵێن شێخ مەلا ئەحمەد لە 1990 کۆچی دوایی کردووە ماوەی تەریقەت دادانی شێخ مەلا ئەحمەد زۆر کەم بووە لە 1950 بۆ 1990 تەریقەتی داوە کە دێتە کاتی ئەوەی پەچی بکەوێت تەریقەتەکە ئەداتەوە بە شێخ عەبدولکەریم. بەڵام بڕیوایەتێکەیە گوایە لەگەڵ شێخ عەبدولکەریم کە دانیشتون لە گەڵنێری و بێماوە هەیە لە شێر بەحری دووکانن ئێستا دانیشتون لەگەڵ شێخ عەبدولکەریم چەند سەعاتێک چوونە ژوورە و قسەیان کردووە و تەریقەتەکەی داوەتێ گوایە شێخ عەبدولکەریم کە چۆتە ژوورەوە ڕەنجی زۆر ڕەنجێکی جوان و ئاسایی بووە بەڵام کە هاتوۆتە دەرەوە لەگەڵ شێخ مەلا ئەحمەد ڕەنجێکی ڕەشی ناشرینی بار قورس با بڵێن یەشێک لە مریدەکان گوایە ئەمەی جێڕاوەتەوە چون بۆ ژووری خەڵوەت دوایی کە شێخ عەبدولکەریم و مریدەکان بەیەکەوە بچن بۆ ختمەیە بۆ چییە لەگەڵ شێخ مەلا ئەحمەد کە ئەچنە ژوورەوە لە ژوورەوە دەست با بڵێن بە زیکر و بە ئەوواکەن شێخ عەبدولکەریم ڕەنجێکی زۆر ئاسایی ئەبێتەوە دێتەوە جێگەی خۆی. ئەمە یەکێک لە مریدەکان کە باوشی مەلا محەممەدی کوێرەکانیە ئەو جێڕاوێتەوە با بڵێن لێرەوە شێخ عەبدولکەریم کە دەست پێەکە لە سەرەتای بیستەکانەوە دەست بە تەریقەتەکە بەرلەوە من ئەمێ پرسیارێ بکەم بەر لە سەرەتای بیستەکان دەوترێت لە ساڵ 1950 ئیدی سنتەری تەریقەتی نەخشبەندی لە ناوچەی عەسکەرەوە ئەگوازرێتەوە بۆ ناوچەی سوورداش و ڕانیە هۆکاری ئەم گواستنەوەیە چییە بۆچی لەوێ نامێنێت؟ بەڵێ وەکو باسمان کرد تەریقەتی شێخ قادری سوور با بڵێن کە لە کەرکووک تەریقەتی داوە حاجی شێخ ڕەزاش لە کەرکووک تەریقەتی داوە بەڵام پێش تەریقەت دانەکەی و پێش خلافەتەکەی کە بێتە جێنشین لە عەسکەر مەلا بووە لە عەسکەر مەلا بووە. حاجی شێخ ڕەزا کە ئەمری خواکە پێش ئەوەی ئەمری خوا بکە خەلیفەی هەبووە لە دەشتی کۆیە لە هەموو ناوچەکان با بڵین بە تایبەتی لە دەشتی کۆیە شێخ محەممەدی ئیلەڵڵا گەورەترین خەلیفەی ئەو بووە
پێشەوەی پەچی بکەوێت ئەوە کاتە جێنشین و خەلیفەی خۆی و شێخی ئیرشاد شێخ محەممەد ئیلەڵا ماوەیەک لە گوندی کەڵکەسماق بووە دوای ئەچێتە گوندی بۆڵقامیشی سەر بە ئاغزەلەر لەوێ تاکو وەفاتەکە لەوێ تەریقەتەدا شێخ محەممەدی ئیلەڵا پێش ئەوەی پەچی بکەوێ حاجی شێخ مستەفا کە یەکێک بووە لە خەلیفەکانی حاجی شێخ مستەفای کوڕی حاجی شێخ ڕەزای عەسکەر کە ماڵی لە عەسکەر بووە تەریقەتەکە ئەداتە بە ئەوە کاتە شێخی ئیرشاد و تەریقەت بدات حاجی شێخ مستەفا پێش ئەوەی ماڵی بگوازێتەوە بۆ شەدەڵە و بچێ گوندی شەدەڵە لە بەری بەڕۆژ بەری باڵین چەرمابان دابان باڵین ئاوەدان بکاتەوە هاتوچۆی شەدەڵە و مێرگەپانەکەن زستانان چوونەوە گەرمێن هاوینان هاتوونەوە دۆڵی مێرگەپان و شەدەڵە و حەزیان لە شوێستان بووە گەرمێن و شوێستانیان کردووە بەڵام حاجی شێخ مستەفا بڕیاری ئەوەدا بێتە شەدەڵە حاجی شێخ مستەفا لەو چەند ساڵی پێشەوەی بێتە شەدەڵە کە ماوەتەوە بۆ هاتوچووکردنی ئاسانکردنی هاتوچۆ لەسەر چەمی سوور قاوشان با بڵین کە ئەوسا ئاو بەفر و باران زۆر بووە پردێکی دروست کردووە ئەمەش بەشێکە لە سیاسی ئەم بنەماڵە بەشێکە لە هاوکاریکردنی یا بە با بڵێن نیشتمان پەروەری ئەم بنەماڵەیە کە حاجی شێخ مستەفا هەڵساوە بەبێ دەوڵەت بەبێ هیچ کەسێک پردێکی دروست کردووە بۆ ئاسانکاری بینی ویلایەتی مووسڵ و ئەم ناوچەیە با بڵێن ناوچەی سەرگەڵ و ئەو ناوە بەڵام عوسمانیەکان ئەمەیان بەوە زانیوە کە ئەمە کارێکی نیشتمان پەروەریە کارێکی شوەڕەجێڕەیە لە تورکیاوە ئەمریان دەرکردو هاتوون پردەکەیان ڕوخاندووە حاجی شێخ مستەفاش کە ئەوەی لێ بەسەر هاتووە لە سەرەتای نۆسەتەکانە بڕیاری داوە کە ئەسکەر بەجێ بێڵێت و هاتو چۆن ناکرێت هاتوۆتەوە لای خزمەکانی خۆی لە شەدەڵە لە باڵین شەدەڵی بەری بەرڕۆژ بەری دابان نەک بەری پیرەمەگرون گوندێکی ئاوەدان کردوێتەوە و تەچێ و خانەقای لێ دروست کردوێتەوە و لەوێ نیشتەجێ بووە باشە لە سەردەمی خاڵی خۆشببوو شێخ عەبدولکەریمی شەدەڵەیە ئیدی ناوی حەقە و بزوتنەوەی حەقە و ئەم ناوە بەسەر ئەو ڕێبازەیە ئەچەسبێت ئایا وشەی حەقا یا خودمانای حەقا لە چیەوە هاتووە و چۆن ئەم ناوە بۆ پاشگیری ئەو ڕێباز شێخ عەبدولکەریم تەنیا وەکو شێخێکی تەریقەت هەڵس و کەوتی نەکردووە لە ناو کۆمەڵگای کوردەواریە کەسێکی پێشکەوت و خواز بووە لەبەرەوەی زانایەکی ئاینی بووە مەلا بۆ خۆی بەپێی قورئانیش زۆر کاری کردووە بەپێی فرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر کاری کردووە بە زمانی فارسی و عەربی و زمانی فارسی و عەربی و زمانی دایکیشی تەبەنەوە هەر زانیوە لەبەرەوەی زانایەکی گەورە بووە ویستوێتی دەقا و داق قورئان و فرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم جێبەجێ بکات لەبەر ئەوە شتێکی تری پێوە دیار بۆ لە ناو خەڵکی کوردستان و لە ناو شێخەکانی ترا کە گوایە ئەمە شتێکە بیدعەیە یا شتێکە دروستێکە ئەم شێخ عەبدولکەریمە لای داوەلەوە بۆ نمونە پێشکەوتنی کۆمەڵگا ڕزگارکردنی کۆمەڵ لە چەوسانەوەی ئاینی دینی با بڵین پەیڕەوکردنی قورئان و دینی ئیسلام بە شێوەی تەندروست بە شێوەیەکی سادە و ساکاری کە ئەوەی لەو سەردەمایە خەڵک تێیەگات بەڵام ئەمە هەم شێخەکان هەم دەرەبەگەکان و هەم بەشێک لە ئاغایەکان لە بەروی چینی زەحمەتکێش و چینی جوتیاران زیاتر ڕویان لە شێخ عەبدولکەریم کردووە ئەمەیان بە هەل زانیوە بە مەترسیان زانیوە بەسەر بە هەل زانیوە کە دژایەتی بوەستن لەبەر ئەوەی بە مەترسیان زانیوە بۆ سەر پەیگەی خۆیان باشە وشەکە وتمان وشەی حەقا ڕێبازی حەقا لە چیەوە هاتووە سۆفی مریدەکانی شێخ عەبدولکەریم لەبەر ئەوەی شێخ عەبدولکەریم وەکو باسم کرد لایەنی تری گرتووەتە بەر لایەنی پێشکەوتنی گرتووەتە بەر لایەنی کۆمەڵایەتی هێناوەتە ئاراوە ڕزگارکردنی خەڵک جوتیاران زەحمەتکێشان زیاتر مریدەکانیان چەند شتێکیان بەکارهێناوە با بڵێن لە زیکرەکانیە یەکیان کە حەق ناوی خوددایە یەکێکە لە ناوەکانی خوددا زیاتر حەقیان بەکارهێناوە وشەی حەق لە قورئانە لە 194 جێگە بەکار هاتووە لە 194 جێگە بەکار هاتووە شێخ عەبدولکەریم و بە مریدەکانیشی فەرمۆ زۆر جار فەرموویەتی ئێوە ئاگادار بن من ئەو شتەی خوانەی فەرموو بێ و لە قورئانە نەبێ بە ئێوەم نەوت و پێتان ناڵێم و ئەو شتانەی فەرمودەی پێغەمبەری لەسەر نەبێ من پێتان ناڵێم جا لەبەر ئەوە مریدەکانیان
وشەی حەقیان زیاتر هەڵبژاردووە لە ناو کۆڕی زیکرەکانیانە دایم وەکو وێردێک لەسەر زمانیان بووە و وشەی حەقیان بەکارهێناوە با بڵێن بۆ کێشەیەک بۆ ئاریشەیەک کە ڕووی داوە زیاتر لەگەڵ ڕاستیا بوون وتوانە ئێمە حەقین لێرەوە هاتووە لێرەوە هاتووە لە زیاتر زیکرەکانی کە وەکو باسم کرد لە ئاەتەکانی قورئانە هاتووە زیاتر حەزیان لە وشەی حەق بووە زیکری حەقیان زۆر کردووە لێرەوە وردە خەڵک لە ناوچەکانەوە بە حەق ناوی بەڵام ئەوترێت نزیکیەک پەیوەندی و هارمۆنیەتێک لە نێوان بزوتنەوەی حەقە و ئەهلی حەقا هەیە ئەهلی حەقا ئەوانەی کە بە عەلەویەت و ڕەوەکان ناوە برێن ئایا نزیکیەکە بۆ یاخود بڵین جیاوازی نێوان ڕێبازی حەقە و حەقە و ئەهلی حەق چی بوو؟ بەڵێ ئەوەی من زانیاریم هەبێ لەسەری عیلاقەی بزوتنەوەی حەقا بە ئەهلی حەقەوە نییە لەبەرەوەی ئەهلی حەق پێشتریش بوون با بڵین زۆر کۆنترن لە بزوتنەوەی حەقا ئەوە یەک دووهام حەقەکان با بڵێن لە تەریقەتی نەقشبەندیەوە هەڵقوڵاوی تەریقەتی نەقشبەندین وەلایەن نەداوە لە جێبەجێکردنی قورئان فەرمودەکانی پێغەمبەر مەراسیمەکانی دین لەبەر ئەوە هیچ عیلاقەیەکیان بەیەکەوە نیە بەڵام نووسەران و مێژوو نووسان وەیا توێژەرەوان ئەمانیان تێکەڵاو کردووە لەبەر ئەوەی زانیاری زۆریان نەبووە بۆ نمونە ناوچەکانیشیان جیاوازە لەبەر ئەوەی من زانیاری نزیکیان نیە و من ئەگەر هەیە بووایە زۆر بە ڕاشکاوی بۆ مێژوو لەم بەرنامەیەوە ئەموت چونکە ئەمە مێژووی میلەتێکە مێژووی بەشێکە لە گەلی کورد نابێ هیچ مێژوویەک بشاردرێتەوە و کەم و کوڕیتیابێ. باشە کاک شێخ هاوڕێ تەواوی بزوتنەوەکانی تر لە نێو کۆمەلگای کوردیە بزوتنەوە گەلێک بوون یاخود گرروپ گەلێک بوون کە لە شارەوە سەریان هەڵاوە بەڵام بزوتنەوەی حەقە و ڕێبازی حەقا تاکە بزوتنەوە ڕێبازێکە کە لە گوندەوە سەرچاواگری کە لە شەدەڵە و سەرگەڵە و ناوچەی سووداشەوە تەشەنە ئەکا و هەوادار و لایەنگر بەخۆی پێیاکە چۆن لەم گوندانەوە شێختوانی خەڵکی گوند لەسەر ریفۆرمی کۆمەڵایەتی و بەشداری سیاسی پێ بگەێنێ و ئامۆژگاری بکات وەکو پێشتر باسمان کرد بنەماڵەی شێخ عەبدولکەریم کە حاج شێخ ڕەزا باپیرە گەورەیەتی بەشێکی زۆری لە کەرکووک بووە کە ئەو کاتە کەرکووک شارێکی گەورە بووە لە چاو شارەکانی ترەوە پایتەختی ڕۆشنبیری بازرگانی لە بینی بەغا و تورکیا و ئێران و هەمویان نبووە شێخ عەبدولکەریم با بڵێن بنەماڵەیەکی وانە بووە دابڕاو بێ لە شارستانێت ویا لە لادێنشینێک بوو بێت تەنانەت هەر بە لادێنشینەکەی خۆیەوە وەکو پێشتری باسم کرد عالمێکی دینیش بووە زانایەکی دینیش بووە مەلا بووە و ئاگاداریشی هەبووە لە ئەدەبی کورد و ناوچەکە و لە هەموو ڕووداوەکانی ناوچەکە لە کوردستان لەگەڵ ئەوە شاکەسێکی خوێندەوار بووە و لەگەڵ بابانیەکانی شاتێکەڵاویان هەبوو بنەماڵی شێخ عەبدولکەریمی شەدەڵە ئێستاش ڕەنگ بێ کتێب و شت هەبێت کە بە هەدیە دراوە بە کتێبخانەی شەدەڵی ئەو کاتە بەڵام بەداخەوە بەشێکیان فوتاون و یا شێخ عەبدولکەریم نووسینی هەبووە لەبەر ئەوە ناگەیەنیە کە لە لادەیەکە بزوتنەوەی حەقا هەڵقوڵا بێت نا ئەوە نەبووە و لادێنشینەکانی ئەو کاتەش هەمووی شاریش لادێنشین بووە کە بەرەبەرە چوونە شار لەبەر ئەوە شێخ عەبدولکەریمیش وەکو بنەماڵەکانی تر عیلاقەی لەگەڵ قازیەکانی سلێمانی هەبووە لەگەڵ بنەماڵی کاک ئەحمەدی شێخ هەبووە ئەم تێکەڵاویانەش جێگەی خۆی کاتەوە زۆر باشە کاک شێخ هاوڕێ پشوویە گۆرەگرین و دواتر بەردەوام بەڕێزان پشوویەک و دواتر ئەگەڕێنەوە بۆلاتەن